تێم دەرد و نەخۆشی کۆرۆنای هاتووە بازرگان ڕێگامان پێ نادەن هات چۆ بکەین ئێستا وەختی کشت و کاڵە و حکوومەتی عێراقی حکوومەتی هەرێم کاراسانیمان بۆ بکەن نا هەردوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئێستا بەرەو کەرگە حکوومەتی عێراق ڕێگامان پێ نادا بەرەو کوردستانش بەرەو تەختەق و کۆی عینن بازگەکانی هەرێمی کوردستان ڕێگامان پێ نادەن. وڵات تەسیرات زۆرەگا فەلاح ئێستا کاتی چاندنی بەروبوومی کشت و کاڵیە بەعام هەموو نەوعەکانیوە تەسیر زۆرەکە مەسەلە بۆ نمونە ئێستا من خۆم ڕەزی هەنجیر و هەنار و ترێیە ینی ماوەیە زۆرە لێم داوە ڕەنگە ئێستا ئەگەر نەچم ئاوی بدەم لەمڕۆ بە دوای ینی تقریبەن 5 وشک بکە ئاموشۆنەکەم مەسەلە من ڕەنجی ئەوە نە ساڵم بەزایە ئەڕوا ینی دارەکانم وشکە بێ ئەگە تۆ ڕەنگە مانگە تاخیر وشکی دەی بەروبەمی ئەم ساڵە هیچ ئەڕوا ڕەنگە دارەکانش وشک بن چونکە گەرمای کەرکووک بە تایبەتی کەرکووک زۆر بە شیدەتە ئەچێتە نزیکەی 50 ینی دار ئەگەر ئاوی نەدەی ڕۆژ ڕۆژێک ڕەنگە 2 ڕۆژارێک بەرگەم گەرمایە ناگرێت ئەجا هەموو دارەکان وشکە بێت تۆ چەند ساڵێک داری لێدا و خزمەتێکی عزیەتی لەگەڵا کێشی پارەت یا سەرف کردو ئیساکانە تووشی زەرەرەبی بووە ینی لە پێ ناوچی حەق وایە ڕێگە چارەیەک بدۆزنەوە بۆ فەلاح بۆ جوتیار ینی بۆی بسن سەردانی باخەکانیان بگەن باخ وەکو مناڵ وایە ڕۆژانە پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە خۆراکە بیدەیتی ئەوە بە تاکید گرانی دروستە بێ ناڵێم گرانیەکە بێ بە قەیران بەڵام مەسەلە ڕەنگە کیلۆی تەماتە دەست نەکەوێت بە سەروی 1000 ینی پیاز لە ماوەیە خۆمان هەمومان ئەزانین چۆ 2.5 دەور 3000 کیلۆیە پیاز ئەنجا ئەم قەیرانانە دروستە بێ هەم بۆ دوای ئەم ڕێگە جیران و ئەم نەخۆشی کۆرۆنایە کە تەواوە بێ ئینشاءڵڵا ینی قەیرانتر دروستە بێت ئەو قەیرانانەش گرابوونی بازاڕە ینی من ناڵێم قەیرانی وابێ هەر دەستن ناکەوێت باە ئەوە هەر ئەکرێ بەڵام شتەکان گرانە بن بەعام گرانە بن هەموو شتەکان گران لە دوا کۆبوونەوەی شانی قەیرانەکانی تەندروستی پارێزگای کەرکووک کە کۆمەڵی بڕیالێ دەرچێشی لەو بڕیالانە ئەوە بووکەوە هاوکاری و تەنسیحکردن بکرێت لەگە دایرەی زراعی کەرکووکە واتە کشت و کاڵ کۆمەڵێ ڕێنمایی تازە دەرچووە ئەو کەسانی کەەوە مەسەرەن حوزی ماسییان هەیە و هەروەها پەلوەریان هەیە و هەروها دەوازینیان هەیە ڕێگایان پێدراوە لە ڕێگای داری کشت و کاڵەوە ئەسم بۆیێ بەڵگەکانەکەن ڕوو ئەوان بە جۆری توانە بە جۆری ئەو هاوکاری کە پێیان نەکرێت بۆ نقطەکان تەنسیق کراوە لەگەڵ عملیاتی مشتەرەکی کردکە بۆ ئەوەی کە یارمەتی بدێن و هاتشۆ بکەن بەڵام بەس بۆ ئەو کارە ئەبێ بەڵگەی پێبێ کە بچێت و دێتەوە جوتیار ئێستا ڕێ پێدراوە کۆمەڵێ کاتی دەرمان سەمال دێدانە لە مەسەن لە گەنمو لە جۆ ئەوانش بە هەمان کات بڕیار درا کۆمەڵێ ئەو کەسانی کە سەماجەکان ئەفرۆشن تا سەعات 1 بۆیان هەیە بفرۆشن دوکانەکانە نەکەنەوە عینەن بە هاوبەشی بڕیارەکەی تر بە تەنسیحکردن لەگە دایرەی کشت و کاڵی کەرکووکە